داهاتی نانەوتی لە نێوان حکوومەتی فیدرالی لە چوارچەوەی 15 پارێزگا 2 تریلیۆن و 563 میلیارد دیناری کۆ کردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە 3 پارێزگا 2 تریلیۆن و 74 میلیاری کۆ کردوتەوە. بەو پێش بێ داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕێژەکەی 181 داهاتی 15 پارێزگاکە عێراق بووە. هەروەها بەراوردی نێوان داهاتی گومرجی کراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی. حکوومەتی فیدرالی کە مانگانە بە خەملێنراوی 120 میلیاردان دراوە لە کۆی ساڵەکە 1 تریلیۆن و 500 میلیاری کۆ کردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 140 بۆ 150 میلیارد خەملێنراوە، کۆی ساڵەکە 1 تریلیۆن و 680 میلیارد بووە. حکوومەتی فیدرالی نیوەی ئەو داهاتە کۆ دەکاتەوە کە لە بودجەی ساڵانە ئاماژەی پێدەکاتن. بەخۆی بەو ئەوەی کە ئاماژەم پێکرد دادگای فیدرالی ئەنی تانەی هەیە لەسەر ئەوەی کە هەرێمەکان دەتوانن باج و ڕسومات وەربگرن، بەڵام زیادکردنەکەی ینی بەشێک سکاڵە هەیە کە ناتوان سڵاحیەتیان نییە. ینی لە لێکدانەوەی دادگای فیدرالی ینی هەردوو بۆ چوون هەیە.